بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه الرجل التاي وري أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وش نهرب والله لا يهيني استيك بتان بيني على السيدي أو من على مؤدبانا سيم بابولانا نازانا من سيا كرم هي لما الله شعور نية شد نية هيج تجنا ما ولا ما الله باش إيوه بس تيه بقم لا إيوه الرقتان لمنا ها أي بوان بيكن خوش استيا بلا جامو كرم أواني كمان وتميتشي جوالي أبو نصيحتك كان لا والله باقي نازم وتجداي لي برنا كم هو شوية اللي أنا نقول لكم في الرياض وتمزام شيء بس اللي تابعني أو يسكت كثيرا كل والله مجموعين ميرولي بيو بجارد من يزيد وصم يرولي بيو باشا جاكر بكري بوم جيري توصل لنيا ولا حد النبيت باشا أدب سز من قصي بوكم ميرولي مو بجاري آخر قصة شيء واقع أوي علم معرفتي من آخر بوي أنا إيوه زوخا وسكتان كردوم خليك الشيط مكان كاك بو عملية كان ها دوش من هايتم لقلاك لا والله أي بو عملية كان سبب بخوا باوكە زۆر ما خۆشەوی زۆر كل خوش بيستي جماعة بيهرب شوية بري من تانش كانوا خوش بيستيها أخي زين شو باقي موضوعك والله أو راسي بمنا ما نميني بيتم الله أو موضوعك يكرم آخر توزك بيد لباو تام كانوا وقناع تانا قال والله خو من هالأوانا من دوروج ديك بير تربم أي نبيك بيرجي لبالو زستانا هلا درسم لسرما التي بتاني بيابا يوني مهم با يعني بتاني بيان لا كورة بي أدبينا من شوي ذكر ديم داتا أنا بوشم جاري آمل لقل لخوي لك حنازم بتاني كل شوية يا باشا جابوك حلي كناكي بوزو بهزيانا كرتو بيت لي خدو أتشاو اللي جاء آخر لمن ناقن أو أمانة مكسرات عن هي أمانة درد سليم نقبتي عن هي أو بورا أساسا أو تاري بكر هون بخوا زين لشوية والله بابا عشان إيش مان أو بورا آسيا ماندك كورة رولا أدبت يابي أو بورتانا أي بوا كارد يوشن بيني تمالا باقي قولتين كيشغال آسيا نبي خو عقلي هيش عبيك ماني لكن تو شام بس أنا لا باني ها بەس ئەو ماڵەکە تێکات ورولا بورتانا بوا أكن والله عشان بالله أو بومني كردوا وانيازي هيش نيكم بو بياكا بيو هرناكرت باقي وعد بي أو يجي نجا بوتك مش بوتك ئەشەبی لە ڕاستەکە كورة بابا عليه بو أو نبي مشكن كورة كورم بو خاتي خواب هو أكن إسا باش باقي إسا السلام عليكم عليك السلام هرسك ممنوع توين نا محرم ما ديانيا بيجاني ديانيا إسا بكرت مختصر شي ديوتو كاك من شنو مي أخي شنو بوشيا ها هنا بوشي ده أزاي بوتشي ما طب شرم ما قبيلي دەی باوکە مناڵی خۆتی ولا خليك عقل ما تسر عقلية وأدب سزية باش. أو تعالى شو أنا ودري باش. يا حرمت أخي باقي جنبي ما بلي ربي مش هو كاربين داخي أما كسيري أكم كأمل دايق بو هستي أي تشقنم ليا بو كولاني الرام بس لا أنا الربي نمزاني أبي تشيبه من كذبه والله شونتين روج يبو ريق يا كم روج دس بيكني شري براكو جيبو إن شاء الله هلا دايق نبيتها ئەی وەکچە پینکێکە والله هنا كيتو أشم بالله أوش هالخورسي روج ولا يمن چونکە شەڕی براکوژی ئیتر وەستا تەقەوشت بەڵام هەر تەقەکە وەساجینا زمانەکە لە تەقەکە خەتەتر ئێستا بس تأشيد باقي أو رجيك من لدايق بوم هشتا بطاطي بلون ناس يوزنا أو ناكر کورە ڕۆڵە ناسینی چی کورە تۆ ژیانی منێ فەوتان باشە کوڕم تۆ بە دوو قاچی شکاوە لە چا عەربانەیە بۆ ئەو عەربانەی لەو سەر و لێژێ بەرەڵا کرد کوڕم تشاولي أو باقي جا سلام عليكم أو بيشتيش بواني شموتوا خود مجاري فيري نكردين نو يجيك سلامي كده أبي جوابي سلامك إيه باش مش تيجي غلط مكرو خيريتي مكرو دزين كردوها عزيتي قسم معها سيري أفردي قرقم كردوها خودين بلا يعني ما بس ما هيش غلطك لما بيني وقت کورە ئەدەب سەر تۆ 120 ڕۆژی معقولە هەردوو دەست بەرەڵاگەی سەر و لێژیش بوو والله باقي يكشي شي بيبلم خو عقلي دار ميتم بيبي عبس السلام بتاعتنياش طبعا تو سيري أو بتاعتنا دار ميتم بيبي سلامك دار ميتك فرم جواب سلامك
قرب سەرە و جەنازەی تۆ هەڵیەگری لەبەرەوە ئێستاش بە عەربانەکە بووم بە هەر شوێنە یەشە سەلام لەکە هەمان شت دووبارەکەم نەسیحەتی خۆم باوکیژە کورە ژیانی منتان فەوتان کورە ئەرێ بۆواکەندە تۆزی بیرکەن بۆ خاتی خوا ئەوە پورە ئاسیاشتان تەواو ئەوە تا بەکەیر بوون بۆ خوازانێ بۆیە دۆزرێتەوە یاننا وەڵڵا گوناحتانەکە کاکە تۆزی بیر لە خۆتان بکەنەوە هێوان بەزانین چی باوکیژە باسی پورە ئاسیا مەکە جۆ بگرن یەک دوعاکەم هەوت هەمووان ئامی بۆ خاتری ئەو قورعانە پورە ئاسیا نێتەوە ئامین ئاسە کوڕم دەرگایە ئاسە باوکە دەریا بڕۆ بیگەرەوە کەسان ناچن خۆ بچن چاوترێ ماڵەکە و چاوترێ ماڵەکەم یار هەورامە هانی دڵە بۆ چاوتوە هانی بەس ئەدا بسە زینە یەک دەقەستی باوکە شتێ بڵێم پۆڕە ناگی خۆ ئاگەرێکە هەڵەسیت و ئاوا و بیرمانە خۆم حەزم لە شاوی سەر چۆپیە هەسەتی ڕاکە دریاکرد بە هەڵەسی هەسەی چەرتان دەی بزوو لە بلا باشە باوکە بە قورعانی مە قەی تۆشمان گرتووە دەبڕۆ نیێرە کرد زۆر ڕووداکە زۆر ئەوە چێ کوڕ چێ بوو بۆ چلیان نای بۆرە نیاریی باوکە توخوا ئەی چی بۆ ڕۆڵە گورە بوراسیاتەوە مەنەکبەتی خوا بەڕاستی یا خوا بەخێر بێتەوە فیتنەی حەودەوڵات السلام عليكم ئەی بەخێر بێ ئاسیای کاکە خۆشکم یاسمانی. یاخوا بەخێر ئەو بێتەوە بۆیەوە نەبی ئوسوڵت هەڵناسن ئەوە علم و معریفەتەکەیانە گورە ئەوساریکی وەڵای بەقەدم لە پێمان ناخۆش هاتوێتەوە ئەدەبێت یا بێت بۆ چیەگری بلێکیان ئەو خوا بلە هەروە بە ڕەحمە و بۆ بەکرەگری گورە بەڕاحمی چی بەکری چی باوکە بە قورعان و ئاژاوەکە ئام پورەمانە خۆ ئاگەلێ هەر ڕۆژۆ ئەفرەتێ بە تۆ ناسێنە بۆ ژنێنان ئەدەب سزینە یاڵە بۆ ئەودیو دەی کە ئەگەو لێ چەند شەیتانن ئەمانە هەستن بۆ ئەودیو هەستن بۆ ئەودیو بەخوا دارێتان ئەو نەدرێژ بێ ئەوش نەبوو باوکتان هەرە هێنم نەیبینیت ئەودیو یاڵە شەیتانانە دەی چاتان هەستن بۆن دەی دەبڕن ێ باشە دەبڕۆ وەرە وەرخاتر تۆڕم باوکە دەبڕۆ باشە پوراسێ منێ توای دەقە باوکە جان یارمەتی پێش دەقەدانی چه شکلێش کێنێ 5 دقە لا چۆ باش یەک مثال لە تۆگەم پوراسێ تۆ بەکردبوون بۆ ناچی بەلای بەکرەوانێ ها ئەوی بەکرد بۆ تاکە باوکم بۆ تاکە بەخوا بەکریش بەهۆی ئەو کەس نازانێت چی بەسەر هاتووە ئەدەب سز بۆ ئەودیو دوو ماڵتان وێران کردووە دەرد ڕۆ وە شێتە بە تەواوەتی عەقڵی تێگاوە کاکەیان ئەمانە چین بە قوربانە چوومە نازانم لە کێ چن ئەرێ ئاسیای خۆشکم هیچ سۆراغی بەکرد نەبوو نەبەخوا کاکە دنیا گەڕاوم دەی بە حیسەتم ئەو پیاوە بێت و گیراوە جا لەسەر چی وەڵا لەسەر درۆ وی کاکە درۆجی جا خەڵک لەسەر درۆ گیرێ ئەزانین چۆن احتیمالە درۆکەی ئەو تەسیراتی هەبێت لەسەر ئەمنی قەومی بێعەقل لە خۆی شتاڵێت گیرابێت نەبەخوا کاکە گەر لەسەر درۆ بواە ئەزانی ئەو کەس نییە درۆ نەکالم ڕۆژەیە بەس نازانم چی بەسەر هاتووە تۆ جۆ بگرە ئاسیا واز لە بەکرد بێنە جارێ بەکرد مشکلە نییە ئەڵێم با لەم ڕۆ دەستکەینەوە بە خەباتەکەی خۆمان خەباتی چی کاکە خەباتی ژێرزەمین هین ئەڵم ژێرزەمین خەباتی ژنیێنان گورە کاکەیا من نابێ سوراخێکی بەکرکام ئەوە گەڕام بۆ نەخۆشخانەکانە گەڕام لە مرکزەکە دقینا محاولی هەر بۆکەین بەس کاکە دەزانین چۆن دە تۆ محاولە بکە لەگەڵ دکتۆرە دیێرینە بەخوا دکتۆرە ئەو نەتوڕەیە هەر بە کەڵکی وەرە تەلەفۆن شتی بۆ بکەیت وەڵڵاهی هەیە جا بردین تازە دکتۆرە دیێرین چۆتە ناوەوە ناوەی چی ناو دڵم ناتوانم واز حەزم لێتی باوکەیان جا تۆ قسەیەکی لەگەڵا بکە بزانێت تۆ دێ بالەربوونیان بێت باش نییە بەمەرجێک ئێ ئەبێ تۆش بەکرد بۆ من بدۆزیتەوە باوکەڕ و جا من بەو قاچانەوە چی بدۆزم تۆ دوعاکە من خۆمم لێون نەبێت ئیدە کاکە خۆ گاڵتە نییە هەر منشت بۆ تۆ بکەم تویش بۆ من نەکەی ئێمنیش پیاوەکەم دیارنێ دەدانە ساڵی ئێمە تەمەنمان هەیە بەیەکەوە ئەزانین چۆن سبەینێ یەک خەتەشم هەیە بۆ مناڵەکان لە مێشکی خۆمایە ئەوە جێبەجێەکەم و دەزەکەینەوە بە تەلەفۆنکردن بۆ دکتۆرە توش بەکرد بۆ من نەدۆزیتەوە بۆتە تۆزمەوە قابی لەون بێت بەقەدە گاگە بێت لەکوێ نەبێت کاتەی شەڵا سبەینێ خوتەکە و حازرە ئیشەڵڵا قوربانە بم کاکەیە ئای زۆیدا ئێستا چی بکەیت نازانم خوتەیەکمەیە ئادی چییە ئادی ئەبێ بەکرد بدۆزینەوە کورە هەستی جان بەکریی خۆ ئاگای لێ بە شۆرتۆ و پۆلیس و دار و بەر یەک زەلام بەکری بۆ نادۆزرێت یعنی بەکرێ و نەموهیمە هەروێ بدۆزرێتەوە کوڕۆکی بابەتەکەی ئەو پلانی کە ئێستا دامراوە بۆتان بەکرە نی بە قوربان هەموو پلانەکە ڕەتی بە بەکرەوە بێ بەکرد بدۆزرێتەوە بەس قیروسیا بەیان باش گوێ لەو ختەی هەستی بگرین زانی هەڵە چی جواب بێ با پلانەکە تامەوە بەسکەم
باشە ئەوە زۆر مویمە ئێستاکی جێبەجێکەین ئەو پلانی ئێستا باسە کرد سبەینێ دەست پێکەی ئەوە تەواو با بڕێ یاڵا بڕ قوربانی ئەو دڵە خۆشە و بم کاکە گیانەوەش چاکە ئەو چایە دیژەیە دیر لە مەیە وەڵا کاکە گیان شیرینە دڵم خۆشە دە باشە یا خوارد دڵخۆش بی بەس کاکە تۆ زانی تۆ بە بێدەنگ هاتیتەوە ئێرە پێشتر دەریان کردی تو کێشەی دنیا هەبوو دێتر تۆزە دانیش بە خۆت ئەگرە خۆ کۆکەرەوە نابێتراوە بیت چیم کردو دانیشتمەوە تا عادل و یاپل بۆ خۆم بێدەنگ وەڵا کاکە گیانوانیە بەخوا چی گەڕەکەت گلەی و لێکە ئەوە تا بێ خەڵخانە لەو بەرەوە ئەڵێ من جلم هەڵخستووە سەیری کردوم ئەوە سوعاتخانە ئەڵێ بای بایی بۆ کردم تو بای بای بۆ کێ بای بایەکە وانە بوو وانە بۆ ئەلیکۆپتەرێک بوو تۆزێک نزم بوتم بەشم سایقەکە ببینی ئاوایەکەم کرد ئەو بۆ خۆی تێگەشتم دوای بێ خەڵخان بۆ معلوماتە ئەو حەزی لە منە بەس من حەزم لێ نییە ئەوژنی ئەو دیو دەیتر وایە چی بکەم هەموویانە حەزیان لە تۆیە هەمووی تقریبن ئابەس من بەدڵم نییە کاکە گیانەوانە مێردیان هەیە تۆ نابێ سەیریان کەیت ئەی تۆ بەتەمانی ژن بێنی ئەیتە سەیری ئەو نەمەکە دەدەی باشە دەدەی تۆ واز لەوە بێنە باڵێن بەخوا مناڵەکان ناچن بە هیچ لایەکە ناس دەرەوە و ناڕۆن نییە یەک خەتم داناوە عوسمان جەهەنەمی هەل لەگەڵ وتم هەر هەمووی ڕوات تۆ بەس بەلەم لێ مەکە یەکسە ئەڕکە خەتەکە باوکەی ماڕووی بۆی کوێ بە قوربان وەڵایی ئەچینە بازار ئێتر دوای ئەوەش لەگە بلای فیلمێکی سینەماییە زۆر خۆشە باوە حوتەشت خەڵاتی ئۆسکاری هەیە ئەچین سێرێکی لەوەیە دەونی و یانزەی شەو کاتە بینەوە کە پێم خۆشە سەی فیلمەکەن ئەو مەسەلەی ئۆسکارەوە من بینی من لە هیچ خۆتانی نێ دەخی کا فیلمێ باوکە تۆ جوزانی فیلم با بینیمە هێنا تۆم و جیری دەوەرە ئەژڵێن بلە سەقەکە ئەڵێن بلە جێژە ئەخە ئەو قیافەتی ئەوەی سەی تۆم گیری بکەیت ئاواز داوای ژنمالیەکەی مهم ئەوەیە سینەما سیرکەم بۆی موساقاب دەبڕۆن کە عیبە دوو ڕۆژگە ژن بێنی دانیشی سەی تۆم گیری کرد پارەتان پێ کوڕم خواتان لەگەڵ ئەوە چی بوو باشە خۆ من هیچم نەوت خەتەکەم یەکسەر سەری کرد وەڵی سەر دەرناکەم باشەوە ئەمان ڕۆشتن بەس پێم بڵێ پێیان چی لێکەی دیسوێن بەخوا پێیان لەمیان فیتنەتر و جاسوس کە خەتەکەم و یەکسەر ئەویش باوکە لەگەڵ ڕەفەکان مەچین بۆ فستیڤاڵی ڕێ کە موهیمە فیستیڤاڵ مایەی پێشکەوتنی ئادەمەکانە ئینسانەکانە باوکە تۆ زانی فستیڤاڵ چییە؟ نەوەڵا بەس بیستومە کەواتێکە شتێ نازای قسەی لەسەر مەکەم وتە فیستیڤاڵی چییە؟ ڕەنگ هیواتم ڕەنگی بۆرەقنەیەوە نییە سوورێکی مەیدە و شینی ئاسمانی زۆر جوانە بەس تۆ لە بەرێکی ئەو ڕەنگانە دە باشە ئەی یعنی تقریبا ئێوارە هیتەوە یا دوای ئێوارە تاخیرە لەگەڵ کچەکانە بچین نانێ بخۆین تۆ تاخیرە بوو پارە و پێ کچی من پێمە خوان لەگەڵ خوات لەگەڵ مستەفا کاکە من لە یەکشە سەر دەرناکەم هێشتا خەتەکەم بەکارنێنە هەمووی ڕووی خی خوای یعنی چی ئەمڕۆ شەنسمان بەر بووە هەموو شتێ بە ئارزوی خۆمانە بێ جۆک وەڵام لە دەریانم تۆ بڕە دەریانە دە تۆ بڕە لە دەرگاکە بە کاکە خۆیەتی دە تۆ دێتی درێنە کاکە هاو نادیار نێدار ئەوە شتی هات دێ فەرمو کاکە گیان چی بۆ وەفۆ جواب بگرین یەک پرسیارە لێگەی من و هەستی ڕاست و ڕام جوابانێت تۆ خاڵە بەکرد لە شوێ وەیەوە چێن جارێ کاکە جان تۆ جوابی پرسیارەکەیمە بەرەوانێ کاکە ئەختان چیەوە بەکرچی تۆ بێ بەکەی من برازای بکەرم کەواتە دڵنیای کە خاڵە بەکرد لە شوێ خێرا پێمان بڵێ پێمان بڵێ لەکوێ ما پێتان ناڵێم پێمان ناڵێ ناوە جواب بگرە خەواگەی لەگەڵ ئامەم گرتی لەگەڵ یەک کەلەم لای بەش دانە ڕۆژی ڕێک بە دیارتەوە بن جۆل بگرە یەک داقاسی جۆ لەمەم گرە جاکە کەلەکەشم لای ئەو کاتە ئێتر هەردوومان زەرەرەگەین تۆ لە تاوارەکەی خۆشم نەسزنم لەبەری پێمان بڵێ نانە ئەیلێ کوڕی چاکە ئەخە بە پێتان ناڵێم بەس لای کەس مەڵێم پێتان نایلی وەڵا وا لە لای مامەمە لەکوێ مامە لە لاتێ کام لادێ کاکە جان ئێمە زۆر سپاسی تۆگەین باوە مۆزوعە تەواو بێت یەک خەڵاتی گرانبەهات بۆ کڕم خەڵاتی گرانبەهای چی فلس دەگیرفانمان نییە خۆمان کاکە دەست خۆش بێ بەخۆ زۆر سپاس ئاخ دکتۆرە دێرین ئاخ داخێکە کردوتە دڵمەوە
ئای کە حەزم لێتە دکتۆرە 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 چارەیە عیلاجە دەردە ڕوحمێ ئاهی دکتۆرا و چییە کاکە ئەو چییە ئەو دەنگا دەچی بکەم خواوای دروست کردم شانسیشم نییە دەنگ خۆشە؟ کوڕە وەڵڵا خۆش نییە کاکە گیان ناخۆشە؟ هەر زۆر کاکە ئەرە چی بکرد ئەو جواب نایەتەوە جواب نایەتەوە بە قورعان عاجزە لێمان بە شەرەفم کاکە گیان چی بەخوا گەرزانی چی ئەو دەی ئێوە حیاتان بردم لە خەستەخانەکە لە دەروی خەستەخانەکە ئێوە کردانم بە پەنگەی و شێتان کردم شە دەوێ عیلێکی شێت و شویرن نازام هەر چی لێکەمەوە سەر جاریکەش محاولێکی بۆ کەمەوە واللهی ئەگەر بڵێ شێتن من ڕازەکە من شێتم بەس شێتی ئەوم خێر کێبێ ئۆش بێزارکەر و ئیزعاجن ماڵێکی ئیزعاجن شێت و شبر منیشان شێت کرد بە خۆیانەوە باجە ڕستاوە بێ بەشکم وای لێبێ لە ئەخیرەکە شادی لێر باش تا جوابێتەوە بە مەقامیشکە بۆڵم ئەمە سێگایە وڵا جواب نایەتەوە تۆش نەڵێ کاکە گیان بە قوربانە یەک سێگای بەخوا سەوت زۆر ناخۆشە هەر ئەوە نییە کە خەرفیە ڕۆ ئاهی چی بکەین کاکە ئاخینە بلە ئاخ بلە ئەمە هەموو شتاقی دوێ بەکنیمنەوە خەریکە ئەو دڵەمە تەقێ بەڵام هەتا تەلەفۆنیشکی بۆکەیتەوە با مەقامێکی خەفەت بڕۆم دیسانەوە بۆی بکەمەوە ئەبێ بۆی بکەیتەوە جاخۆ من ئۆقرە ناگرم نێکێت جواب نەیاتەوە شتێک ڕوویاوە نۆڵە هیچ ماڵە کاکە گیانەوە نەدەمە خۆش نییە صبوحة صبوحة ترن تن 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 ترن تن 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 کاکە لە پرەکاڵی گرێلەوە چییە؟ چی بکەم خەفەتم زۆرە صبوحة دەبی بڕەوە تەلەفۆن بەڵێ ئەلۆ جابیە دکتۆرە گیان گیان چۆنیش کوور باشی؟ باشم سوپاس فەرموون دکتۆرە گیانەوە تۆ تەلەفۆنە بۆ هەڵناگری ڕیجالێکم ئەوە مەستەد تەلەفۆنمان بۆ تۆ کردووە بابە ئێوە عیلێکی نەخوێنەوارن شێت و شبر هەر منتان شێت کردەوە چێ مناڵانە دکتۆرە گیانەها یەک فرسەتی ترمان بەرە یەک فرسەتی کە هەموو شتێک باش بووە هەموو شتێک بەدڵی تۆ بێ ئەڵێ چی ئەڵێ ئێوە شێتن نیشتان شێت کردو بێنە ئەوە کاکمە بێنە دکتۆرە گیان عوسمان بەگە لەگەڵم قسەکەی جەنابەت ڕێک تەواوە ئێمە شێتین دکتۆرە وەڵڵا وەبیللا وەتەڵڵا من شێت نەبووم شێتیان کردم وەڵڵا من پیر نەبووم پیریان کردم بەخوا بێعەقڵ نەبووم دکتۆرە جوانی تۆ بێعەقڵی کردم وەڵڵا وەبیللا ڕاست ڕاوان پێ بڵم قیروسیا کورە من کەر نەبووم کەریان کردم ئەو تۆ باسی چیەکەیت؟ دکتۆرە گیان یەک فرسەتی کەمان بەرێ ئەها کاکەم ئیتر نییە شێت و شەیدای تۆ بووە بەخۆش کوور باشیش بووە دەرەجە یەکم کاتوشتەکەشی چاک بۆتەوە ئەها دکتۆرە گیان تو یەک فرسەتی کە کەسی لێ نییە ماڵ چۆڵ و هۆڵە هەر خۆم و کاکمین وەرە لێرە قسە ئەکەین هەموو شتێک بەدڵی تۆ بێ ماڵتانی چی؟ بیرمەچێتەوە چیتان بەسەرهێنام؟ ئێوە وەرن بۆ ماڵی ئێمە ئەڵێ ئێوە وەرنە ماڵی ئێمە ڕازیم دکتۆرە گیان ئەوە ئێمەین هەر زۆر مەمنونم دکتۆرە گیان چاوی ئێمەی بەسەر چاو ئێمەین بۆ ئەوێ باش دەی خوار لەگەڵ خواتان لەگەڵ خواحافیز خواحافیز خوار لەگەڵ بڵێ یەین کاکە بڵێ یەین کاکە مهمەوەی ڕازی بوو تەواو ئێمە ئەچین هەر ئاوایی ناناچی کاکە با من خۆم گۆڕم و چێر ئاوای هەستا شتێکی جوان لەبەرکردی منیش خۆم بگۆڕم ئەرە وەڵڵا دەباش خەی کاکە گیان هەموو شتێ بەدڵی تۆ بێ پیاغەمبەرەکە مەقامشت نەڵێ تەواو نەما مەقامی تر گۆرانی خۆشی و شادیە دکتۆرە گیان دکتۆرە دەرد و دەرمان دکتۆرە بۆ بکەم گۆڕ با بڕۆین خالە بەکر خالە بەکر خالە بەکر وەرە خالە بەکر
والله ما وزعني بقى الله مغستي باشا بمالي وبرايلي شو ببراي خاله بكر وتو زعلم تخو برو باورين كاك بابزن خاله بكر خاله بكر فرد شكر شيله وشكر لينيا خاله بكر باخوالي لي شنو طواوي تو اخوه باشا خاله بكر جيب خاله بكر خاله بكر يا ولي شويه الله ينحسن خاله بكر خاله بكر بس بنزاني مالي ام برايلي شويه ام برايلي قلت ظلمتك يرنا ان شاء الله غير امنا وين يا نوزي تاخر لي شويه تاوتي ديك اخواره ولا زارته خاله بكر خاله بكر اليوم برينجر استي بس او بيا ايه برو باش مسياري لوكي باش ما خواب زاني كرك ان شاء الله خويتي اي باش مالي بكر خبري براكي والله. بكر بزاني ورا بشكم زاني نزات ما السلام عليكم كاكا السلام عليكم هاي عليك ماشي يا ماما. سلام بخير بني بس ما زال. عفو والله عزيزنا بابو مالي براكي خاله بكر قريت برا خاله بكر بلى. بوشي تاعنا والله هي توزي ايش ما بيتي عفو كان بكر تاتي يعني بلم بكر دروز كاكا خاله بكر يا ميردكي اسيا خان اسيا خان اي ناس بوشي تاعنا والله ايش ما ما بيتي بيه الشقة من ناكري ازين شي خاله جنشتك توزع عائليه شخصي. تايبتا بوي نابي انا والله ده من براي او كاكا تو بلاي خاله بكري بلى بلى باورناك براي خاله بكري بلى من لازم توزع ما نبم من انا قماي تشوي كاكا باشا ما مجان يق نشانه هي لخاله بكري لا جراب اشتهى الدنيا لو براي بلوت معنا لا والله نعم. لا والله اتخوا يقدر جامانه داقري دايقرم هاتو جامانا كم نفر لا لا يفرق داقري والله خويتي من لا صايا هشتا طاو دنيا مو طاو. براي خال بس يق نشانه كشي يا دي طبعا داوي اللي نعم، برناك ميريا. خاله بكر زور راس قلت لازم جنابي الدنيا لواسي بالتاكيد طاو. الراس قابله براي خاله قابله بكري دي ان اي ناوي طبعا ان جاب ماما يقول لي خاله بكر زوزو ممنوع كشيء اماني لقى خاله بكر بس كنت توزع عائليه بس بمرجعك جا. نابي لا هيش كسي قسب كانوا هيش كسي بزانه منتم بردو ماري خومان ماما جامع قطعية. شباب يبلم شتيب شو سزاري بلا دنيا بلا قلي بيسه تناوب ليه من بلا بلا. كاك ابراهيم جا من بوي الاستيماني هينامته الى يخون انا عفو بلا بلا كاك ابراهيم بلا بلا. بلا هستي. باش كاك هستي بلا. باش بس تشوف بابري ماما جا برين مرة والله باش فرمو والله باش بيت امبريم نابي هيش كسي بزاني وعد مين حيف النكر مالي قطعية. بقول لك جوت بيتعب. شتيب شو سزاري بلا كذني زاني معلوم. فرمو فرمو. جوب كده هو عقيلي مش مو بيجي فرمون فرمون السلام عليك السلام عليكم ترجعت شلوني شكون باشي بخير بن شكرا الله يقاتي شباش بوا والله مناعة مني أمرنا يكون بنسم للصيمترية ويكم يجنبهم عثمان نبم مخوا بزاف فرموا بخير بن فرمون بخير بن يا اخوة السلام يا أخوة راس مكرم راوس الطوبي حوزم وهات أي بخير بن سلام يا أخوة رشيد برخصتنا نابي أزانم بوكيه تي شاي هني توخو شاي قهوة هني توخو قهوة توخو نسكافي توخو كابوتشينو توخو أناناس أناناس والزبدة بس بخير بن يا اخوة بس تركاك ما وقت يا أخوة بخير بن صعبت شيء خوتان بخير بن سلام يا أخوة بخير بن يا اخوة ما شاء الله ما شاء الله ما لك تعفوشة سپاس خوالت یەک نایە یاخوا خۆشبی بەخێر بێنێ ئەخوا داوای لێبوردنەکەین لە هەر شتێک لە مناڵەکان ڕوویا بێت لە چایە منی بناسە هەمووی بۆ سافەکەم هەمووی بۆ سەڕەکەم ژیانێکی بەختەوەر دکتۆرە گیان ئەم جارە لێمان ببوورە فرسەتێکی کەمان بەرەوە ئیتر تەواو بەڕاستی منتان شێت کرد خۆتان و مناڵەکانیش بە شەرتێ من قەناعەتەکەم ئەبێ مناڵەکان لەگەڵمانە نەژین بەسەر ئەو چاوم هەر بە شەقیان کە بەدەوەیان بەمە ئوتێل خوا کاتۆ ڕازیە ئەرە وەڵڵا شتێکی کەش
بەو شەرتە نەبێ خانۆکە تاپۆنەکەی بناومۆ نایکەم. منیش مادام هاتە سەر مەسەلەی تاپۆ مستحیلە یعنی مستحیلە ئەوە عوسمانە ناسی دەخوا حافیزتان بێ. خاڵە بەکر بەکر ئەرە کاکە بۆ ئاور ناتۆ براکە میوانە هاتووە خاڵە بەکر فەردە شەکر شی لەو شەکر کورە من لە تاویەوە شارم بەجێش و حەو فرسەقرام کردن لە چۆ دوام کەوتن سەلام عەلەیکوم نەعەلەیکە سەلام و بەخێر نێن ئەڵێم خاڵە بەکەتە تو وەرە دەرەوە لەوێ ئیشێکمان پێێتە وەڵڵاهی هێز نییە من بێرێتە دەرەوە ئەخە دەبەقسەی خۆش پێێنێت تو وەرە دەرەوە نەخێر نایە یاعی نایتە دەرەوە نە ئەڵێم خاڵ بەکە پرسیارە بکەم بەڵێ هەرە تو مەلازانی نەخێر نایزانی ناوەڵە ئادی هەستی و ئاوبەرێربا بە 10 دقیقە پفولی کە وەرە هەتی کەر نەبی مەلە نازانم ئەقنشێب وەرە دەرەوە وەردەویشی خێرمان پێێتە تو وەرە دەرەوە ئەلحکومولی لا چۆن گیرم خواردووە بیام یارمەتی دەم نا ماشەڵڵا یا ئەڵڵا ئێستا ئێوە چیتان لە منەوێ کاری خێرمان پێێتە دەتۆ یەک دقە ئاسیا ئاخر ئەوە خوا حافیزتا بێ شتێکت بە سولوکەت سرم لێ تێکمەیە یعنی تۆ تاپۆنە بێ سو ناکەی نایکەم کاکە بۆ مۆزوعی تاپەکە قیرروسیان رازیم کەمەرم شلە بۆ ژن هێنان چی بکەم بابێنە سەر شار عەسەل ئەمەیان مهمە ئەمە قسەیە شار عەسەل ئەمبەی بۆ تورکیا ئەخدە بۆ تورکیا دکتۆری گیان بۆ تورکیا شوێنی خۆشتر هەیە مەسەلەن ئەستەمبوڵ ئەستەمبوڵ لەکوێیە لە تورکیایە والحاصل ئەوە مهمە ئەستەمبوڵەکە خۆشە تەواو ئەبێ قسەی پیاو بێ ها سەیریکە هەڵ لە ئێستا و سامم هەیە ئەی دکتۆر بابێنە سەر ئاڵتون رحمەتی لێبێ ئینجا بزانین بۆ ئاڵتون چیمان پێەکەی ئاڵتونەکە ئەتیادی هەروەکو خەڵک چۆن مارەوەکو شەرعی ئیسلام چۆن ئەڕوات هەر ئەوەنە ئەو خەڵکە چۆن ئاخر نۆزدە نۆزدە ئیسپانەیە نا شریعەت دەڵێن مسقاڵەکە بەڵێ بەڵێ بەسەر چاو هەر تۆ نۆزدە بەسەر هەردوو چاوم زۆر باشە ئەین تەواویتر پێکاتن ئەی چۆن دە پێشەوەی هەلە هەلەکە بکێشم ئێوارەژی بۆ ماڵی خۆمان بۆ خانۆکی کاکم باشە زۆر باشە یەخوا پیرۆستان بێخوایی گەر دەبا ئێمە بڕین کاکە نانێکیشە خۆین بەیەکەوە ئێوارە باش نییە ماسی هێنی بۆ کڕم تونەی سەلەمون باشە کاکە گەن تۆ هەستە با بڕین دەباشێت من زۆر زۆر خۆشحاڵم دەکەواتە کاکە گەن بەهەز بڕین زۆر زۆر خۆشحاڵ بەخێر بێن سەر چاو تاقە چاو خۆش بێ یاخوا زۆر بەس خۆش بە سرم سنتەری تێک چۆ ئێستا کاکەی وە ساعتێکە منتان دانیشانوە لێرە ئیشی چیتان بە منە پێم بڵێن خاڵە بەکەجان تێوگەێنین بۆچی هاتوین بەڵێ ئەرێ پێشەوە تێوگەێن پرسیاری ئەو ماسیتیە ئەو تۆ تەواوی هەتی بۆ ئاوی تیا تا ماسیتیاوێ باش خاڵە بەکرجان تۆ ناتێ لە کێشەکانی ماڵی عوسمان ڕزگارێت بێ ئێبا تۆ ناتەوێت لە کێشەکانی ئاسیا بە بۆ عوسمان نەزاتت بێ ئێبا کاکەجان تۆ ناتەوێت لە مناڵەکانی عوسمان بە تایبەتی لە بلێ عاقڵ و ژیر ڕزگارێ بێ ئێبا ئەرێ خاڵە بەکر و ماسیتیە بوو ئەو تۆ تەواوی هەتی ئەمە چەند جار بڵێ منەڵێم ئاوی تیانە ماسی چی ئێدە باشە ئەڵێم ژن بێنە ژن بۆ ئەوەمە خۆشیم لە ژن دیوە تا بچم ژن بێنم تۆ بەجارێکە ژن بێنم کورە با بەخۆم و ئافرەتی وەکو یەک نییە ئێ ڕاستەکە بە قوربان کاکە بەکری برام چەند جار پێم وتی هەر ئەو ڕۆژ پێم وتی ئاسیا مهێنە ئەوە تۆ چەند ساڵە دەربەدەری بەدەست ئاسیاوە ئەمەوێ ژنێکی ڕێک و پێک بێنی بە قسەی ئەوانە بکە ئەزانین چێ خاڵە بکرد ئەرێ ماسیتیە بوو ئەوە تۆ تەواوی هەتی ها پێم نەوتی ماسیتیانە ئاویشی تیانە باشە ئەزانین چێ خاڵە بکرد خۆت دەزانی بۆ قورعانە و پورە ئاسیا هەچی کێشەکانی ئەو ماڵێ و خەتای پورە ئاسیا لە بەرۆ ژنێ بێن و بات لە ڕزگاری بێ ئێمەش نەزاتمانە بێ ئەخ باشە ژن چێ بێنم خونچە بێنە خونچە کاگە خونچە فڵچە چییە کورە فڵچە ناڵێم خونچاڵێم خونچە چییە ناناسی خاڵە بکرد ناوەڵە ئاگەلێک باڵاوی پێوەیە جسمێکی ڕێگەڵی ماسیە جێک بەلال و لەنجە ئەڕوات جوان ئەتەشێت مساقف جا توی ناسی من نەوەڵە
ئەچۆ لە خۆ قسە ئەی تۆی ناسی وەرە خونچەی خوشی مام شێرزاد بێ قەزابی ئاها مام شێرزاد هەر ئەمڕۆ چی داوایەکەی نێبرنینەوە دەکەواتە هەستی دەست پێ بکە هەلا وای باكر شيلة وشاكيرة باكر فردة شاكيرة هلا أنا مخالة باكر بالله ما استيا بالله ترى اللي ماشي أبي أشوف لا بكير بقى بابا شو بيجي أنا بابا قادر خلاص أخي تقول يحوش باشا وش جو بقرن بكر بالله توش عقلانه دانشنو پیاوی استێت و ژوورەوە قسەی حەلەق و مەلەقم ناوێ بیکەن تێگەشتی ڕێزی تایبەتی خۆتان بدرن باشە بەس تخوا عزیزنی بە وڵای لە پێش و دابەزینیە دابەزینێکی هەدی تۆ لە دەمی خۆ ناکەی عیب ناکەی ئەی نازانم لە پاسە دانیش هەرێ بلە چی بوو دیار نەبوو نازانم بەخێر بێتەوە سەلامەت تۆزێ خەریکی نان و ئابووم یان بۆ قازان کاگە حەمە بەخێر بێت قوربانی مامە شێرزادجان چاو باشە حواڵت چۆنە باشتان باش لەگەڵ ئیش و کارە وەزع چۆنە وەڵا لەخوا بەزای باشی گوزەرێنین و کاگەشیان ئاوایە دەی لەخوا بەزیای خوا بەخێر بێن سەرچاو کاگە شێرزادجان هاتوونە دەسەر بەڕەکەی جەنابێ تخوا یەک دقە بە هەرمەتی ئەزانی یەک شتە پێ بڵم عاجز بە وەڵی بەم قسەیەدا ڕێک 100% تۆ برەی بکری بۆ ئەی ماڵەوە بەسەر بەڕێکی مەسە کۆنکرێت دانیشتی دەمەداخە چیم پێوتی ئەمە یعنی چی کاگە حەمەد کاگە شێرزادجان ئەوە هەروە سوحبەتیە حەزی لە سەحبەت گشتی وایە سەلامەت بیت جا هەر بۆ مناسبەیەوە هاتوینە خزمەتی خوشکمە بیتێ بۆ کاکە بەکری برام بەکر چێە؟ بەکر ئەوەی ئەخی کەسە ئەوە تازە لە شار هاتێتەوە بەخێر بێ بەخێر بێ ئاخوا بەخێر بێ کاکە بەکر قەیچێکە بەخێر بێ ئاخوا سەر چاوم وەڵا لە عادەت و عرف و عادەتی کوردەواریمانە ئەبێ کچ شوو بکە و کوڕژن بێن ئازارم نییە کورە و شێ جوانێکی مامە ڕێگەڵی فەلسەفەکانی باوکمە ئەڵڵا تازە بیستمەوە کاگە حەمەم بووەکە بەخوا هەروە سوحبەتیە وای هیواتی ئەوەیە یاخوا بەخێر بێن بەخێر بێن سەرچاوچەش ئازیزە بەڕاستی زۆر ئازیزە لە لای من ئەمنش حەزەکەم بۆ کەسێکی ڕێک و پێک و خانەدانی وەک عیلی ئێوە ببێ بۆ کاکە بەکر بۆ معلوماتیشی پوریشم خێزانێتی ما بەسم یعنی بۆ ئەم سەرسافەش نیکەشی چی لە خۆتە قسە ئەوە ئەزانی چی مەبەست معنی ویستم پورم بێنێت پورم ڕاستنی وتی بێ زەرعەکە ئەوی زەرعەکەی نەکرد ئەی بۆ ئەڵێ بۆ لێژنی هەیە ئەوە ئەزانی چی من جازات تۆزە درۆزنم یاخوا بەخێر سەلامەت بێ خۆش بی یاخوا مامە شێرە ئەوە دادە خونچە دیارێ کوا خونچە هۆ خونچە وەرە بە قوربانم وەرە بەخێر بێن ئای خۆش سەلامەت بی ئای دەسەکانە خۆش بێ خونچە ژا من ناخۆم بە زاوا و بیرچوو بە قوربان کامە زاوا بوو کاکە ئەو پیا و پاک و تەمیزە شیک پاک و تەمیز ئەوە بە قوربان قژی پێوە نییە کاکە ئەزانین چیە براژن مو زەرور نییە ئەوە توانین زەرعیکەی بەس یەک کێشەیە بێ وەزای دارای یەک سلفی خاصی بۆ تەرخاکە کاگە حەمە خۆنچەژان هەروە پاک و تەمیزە دیارە ڕووسور بێ یاخوات هەستن دەی هەستن بۆ هەستن ناڵم پاک و تەمیزە بۆچی هەڵسین ئێرە شۆمە قاستان پیسە بەعاقیەوە قورعانە خاڵە بەکە مەشەم بیلا وایە لەم سەرۆ بکە لەو سەرۆ دەنگمان دەرێ هێناوتە چی هیچ ئەوە بیری چوو وەڵا خۆم زۆر تەواوم نۆبەی تۆیە وەڵی مامە شێرزاد بەندێکی پێشینانەیە ئەڵە مەنجڵ بە دوای سەر قاباگەڕا ئەمە ڕێک فیتم بۆ یەکتری ئەو جوانکیلە ئەمیش یاخوا پیرۆزی گەورە کردی کاکە حەمەی برام حەزەکەم لەگەڵ خونچیا دوو بە دوو دانیشین تۆزیە قسە بکەیت ئەجاقی چێکە عیبی چییە؟ نابێ کاکە حەمەجان ئێمە عورف و عادەتمان وانە چۆن بەتەنیا بچنە و دی و قسە بکە قسەکەی تەواوە کاکە قسەکەی تەواو کاکە خاڵە بکرێت دنیا زاشتە شەیتان کە توێ بینەوەنێ شتێ ڕوویات لەبەری من و هەستی ڕین لەگەڵیا
بالا جلو ما مشي رجال عادتها مفروزة عفرته بيا وكبر ياكو دانش بوي ليك تيبقى اخي نابي بتنيابن ايه انا امانيك عادت يعني غلط يا بيبي بحق يقول هيك حتى بين جدها بطلقه انا ولا خمس نقل وانا عفري يا اخوة بخير بين كاكا حمد زو سباستك بقربان جان ان شاء الله خيرك يا ابي ان شاء الله بس اخر مال اوالي تو ناوي تشيبو خاله بكر يعني مالي خاله بكر بلا بكر وقوت التوا والله من تشرط يا كما ابيت فرمو شو تعطيك انت يا كم شت من امويت حمرج يقولون بو بيني شو كمان أعطون ومالو حالم هيج نابي اي هاوار اعطون بو قراني نابي بس قول او هي كم طاف دوهم شتيش من نامي بولي ناخوش بيبي رومانسي بي باكو خاوين بي ولا وهنا مضبوطه سيهم شتيش من ازاني تشيم هين ما بي وكو عاداتي هيني خومان ابي دائما تجي كردي لبرابر كل زاني تو انا كنت جان شي من بجلي كردي جامانو اخو ما قلت خاله بكر دس بكر دي صح جا كنت جان بيش من لي خاله بكر بلا بكر بلي اول شي خاله بكر هل يستوى براسي وفروش والله بيتشلمو نرمي اسكي هنا اول ما بس ما لقى باك ما زوب بينا خوشا ما بس عثماني باك انزابا بنسوا سرقي قبان استو بهمو مرزا كان كوتن مش ترازي طواهر او نبو يعني رازي بس باشي هو خوشا من اصل ولا بير ماتسو برون بوكمان هنا لدورة بسارع سسورة بوكمان هنا لدورة بسارع سسورة بوكمان توايا بشاي ولغايا بوكمان توايا بشاي ولغايا هل وشادي قنجوك تي جوايا هل وشادي قنجوك تي جوايا هلا بيروسا هر اواد الخوش بتعبين ان شاء الله اینجا ماما شرزادگان لسر اذنت اما به خاتون خون سفری لگا خومان بوی خانوکی خاله بکر من ببینه مادام خونچه جان راسی بو یا خوا پیروزیان بێ فەرموو بڕۆن سەیری خانۆکە بکە با بڕۆین هلا بەشادی و خۆشی كاك جان منيش الروم لخدمتها بم زور سباس دكين مالا اوابي وخال خدماتي كمنك يا اخوا بخير بين كاك زور سباس بو جنابشتان كا عائلي چاو باشتان به مناسب زور سباس خوافز زور سپاس خوافز به سر چاوان خوافز ام اخو فول تشي كاكا ازاري والله ازاري تشي بات اي شي داخل ام تشتيو يسبول هاتوا بو ازو هاتوا ام لوز ما تشي باسير ايه سبت شي بلي لقوا دكتوري هاو والله ناس هم تو بو بانك بيا تشي بيالي بانك تو بانك يسشتي بيا محليه كم قول اخوبي كم بيام او لا اورا باكي بانك اورا تشتيو بلا باوكا عشان كتبتو نو اتشمبو فيستيفالو يو هاي لقى الرفيقة كان من انا قمت راني موا اي باوكا يعني انت لقى الرفيق كان زو طابين وهاتينا يا اخي بو هاتي تو بو زو هاتي تو انا باوكا تو ايش تشي بوي كم درنج بموا والله يكتكم الحقيق ميوانك مانيت ميوانك مانيت باشا با ميوان ببخي بس سرچو افرم يا اخوا وانا عاقل بس كميوانك هاتو شي شوق نبيتها باباكا ميوانك ما شتا بابا شيتي شي دكتوره ديرينا يعني دكتوري زور كونا لا اويك قاتي مني عمليات كبوستي اويا اوكي بس باوكا تو قاتو عاي بيتي بوشي دكتوري ابو المالو بولو اي ديو بانجو خويتي نابي سيرم كان نابي بزانم وعظم شونا واويت هني مساعده جت واروى باكم دكتوري في اي بي شي باشا بس اخر تو تصني رازيلي اجري افر من اول بي خوش بقول بانك هذا طبيعي بلاد احترامي شي اللي بقدر باو كروب لها لا توا كاكا باو سلام ما كباك جنتونا تواني ورا باو جابو خمني مال خمن فرمون كاكو بكيا يا اخوة بخير بينا السلام عليكم سلام او كان احسن بخير بباشا في الحال باشا بكر خان او خانوك يا
باك فيلم چییە؟ وەڵی باوکەژان ئەوەی ڕاستی بێ ئەوە خونچەخانە هەچەند جوانە ئەڵڵاه زانیی بەکر و ئەمانە نەما ئەو بڵێ بەلی ئەومانە وەڵی باوکە لەگەڵ ڕێز و حرمەتمان ئەوە خونچەخانە هەچەند جوانە ئەوە خێزانە تازەی خاڵە بکرێ چی باسی چیەکەی تۆ بەکر یعنی بەکرش نییە ناوەتەوە؟ ئەڕڵڵاه کاکە چی؟ کاکە وەڵا دانێفت تێم بگەیەنە بلە ئەمە چیە هەر ڕاست پێم بڵێ باوکەژان خۆ ناڵێ جارەکە درۆمەگەن وەڵای ئەو خونچەخانە خێزانی خاڵە بکرێ ینی بەکر وای لێ هاتووە ژن بێنێتەوە ئەرەوەڵا جا هەستی ژان پێی بڵە بە ئاینجا خۆتان تێک بۆ دەنێمە بۆ شتێتراتەوە این خونچەخان ئەوە حەقیقەکەیەتی دوو ژووری تری شێ لە ژوورەوە زۆر زۆر بەدڵتە بێ یەک دەقەمادا محەممەد یاخوا بە خێربی سەر چاو بە خێربی یاخوا چیوە باوکە؟ ئەوە جەڵدەیە بە غیبی هاتوو بۆ من